هاوکاتی ئامادەکاریەکانیش بۆ ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی شاری مووسڵ لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی تورکیاش دەخوازێ بەشداری لەو ئۆپەراسیۆنە چاوەڕوانکراوەدا بکات و داوای عراقیەکانیش بۆ کشاندنەوەی هێزەکانی لە ناوچەی باشیک ڕەت دەکاتەوە. ئەمە شوێڕای ئەوەی ڕێبەرانی عراق هەڕەشە دەکەن ئەگەر بێت و سەربازە تورکەکان نەکشێنەوە ئەوە دەشێ ببێتە مایەی شەڕ. ڕێبین ڕەسوڵ نووسەر و لێکۆڵەر ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاگرەبین سوپاس بۆ ئامادەبوونت. پرسیاری یەکەمیشمەوەیە ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵ لە یەک کاتدا جێی بایەخی تورکیایە و هەروەها جێی نیگەرانیشیەتی. بۆچی؟ لە ڕاستیدا مەسلەی با بڵێین هێرش بۆ سەر مووسڵ لەوە دەرچوە لە چوارچێوەیەکی عێراقییانە بێ ئێستا بۆتە چوارچێوەیەکی نێودەوڵەتی بۆتە جۆرێک لە ڕاکێشانی هێزەکان ئەو هێزانێک کە ئێستا لە حەلەب شەڕیانە هەمان هێز خۆیان ئامادە کردوێتەوە بۆ ئەوی مووسڵ جارێکی دیکە بکەنەوە مەدانێک بۆ تەسفیەکردنی سیاسی و تەسفیەکردنی ئەوەراقەکانی خۆیان لەو ناوچێدا. لەبەرەوە تورکیا پێی لە دوو منتقەوە تەماشای ئەوە دەکەێت چێکیان دەیەوێ شیعەکان بێبەش بکالەوەی کە نزیک بنەوە لەو ناوچەیە و لە مەسلەی منزوری تائیفیەوە تەماشا دەکاوە کوشارێکی سنی و دوورنی ئامانجی ئەوەش بێ کە هەوڵ بدات ڕێگەل لەو هیلالە شیعیە بگرێ کە باس دەکرێت دەستی ئێران ببڕێ لەو ناوچەیە و لەو سنوورە. دوێمینیان کە بەڕای من کاریگەرترە مەسلەی با بڵین دوورخستنەوەی هێزەکانی گەریلایە اینجا پەکەکە بێ یا یەپەگە بێ یا هێزەکانی تر بێ کە لەو ناوچەیەن و ڕێگە نەدان بۆی کە بەشداری لە شەڕی گرتنەوەی مووسڵ بکەن بۆ ئەوی پێگەیەکی بەهێزیان نەبێوەکۆی کە ئێستا لە شنگال هەیەە نەتوانن پێگەیەک بۆ خۆیان لەناو مووسڵ دروستکەن و ئەو ڕێگایی بینی با بڵین کۆبانی و ئەو ڕێگای لە سنوورەوەیە لە بینی کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژ ئاوادایە بکەوێتە دەست هێزەکانی یەپەگە. بەڵێ ئیبراهیم کاڵن دەمڕاستی سەرۆکایەتی لە تورکیا ئاماژە بەوە دەکا کە ئێستا لە دانوستاندنان لەگەڵ عراقیەکاندا بۆ گەیشتن بە ئەنجامێک بەڕای جناب ئەو جۆرە دانوستانانە ئەنجامی دەبێت لە کاتێکا ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێ حەیدەر عەبادی سەرۆکوەزیری عێراق لە ئاستی مندا نییە یعنی لە ئاستی ئەردۆغاندا نییە. پێم وایە لە قۆناغی ئێستادا ئەردۆگان سیاستێکی سەرچێشانە جێبەجێ دەکە هەم لە سووریا هەم لە عێراقیش پێم وانە ئەو توێژانە ئەنجامێکی هەبێ لەبەر ئەوە بێکو ئەمری واقع زیاد لە ساڵونی وەکە هێزەکانی تورکیا لە ناوچەی بەعشیقە هەن سەربازگەیەکی گەورەیە بەتەنها شوێنیش نییە کە هێزەکانی تورکیا لێن هێزی لە شوێنی دیکەش هەن. لەبەرەوە من پێم وایە ئەوە هەرتەنیا شتێکە بۆ دەستگاکانی ڕاگەیاندنە یا بۆ هێورکردنەوەی ڕەوشەکەی ئەجینا تورکیا ناکشێتەوە و ڕۆلیشی دەبێت لە شەڕی مووسڵ ئەگەر ڕۆڵی ڕاستەوە خۆی شەڕکردنیشی نەبێ بەڵام ڕۆڵێکی لۆجستی گەورەی دەبێت لەوەی کە بچێتە هەندێک شوێن یا هەندێک شوێنی استراتیژی کۆنتترۆل بکە. بەڵێ بەڕای جەناب ئەم هەڵوێستانەی تورکیا چەندێک پەیوەندی هەیە بە باڵادەستی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە عێراقدا ئایا دەکرێت شەڕی مووسڵ وەکو شەڕێکی جەمسەرگیری نێوان جەمسەرەکانی قەیرانی ئاینزایی یا تایفەیی لەو ناوچەیەدا دابنین؟ بەڵێ من پێم وایە تورکیا بە نوێنەرایەتی بەڕاستی هەم سعودی و هەم قەتەر و هەم وڵاتانی خەلیجی ئەو شەڕە دەکا بۆ ڕاگررتنی بکوتم ئەوەی کە پێ دەڵێن هیلالی شیعی کە بەو ناوچەیەدا تێدەپەڕێت دەستبڕینی ئێرانە لە سووریا لە شێوەی ڕاستەوخۆی حکوومەتی عێراقی دەچکەمە دەزانین ئێران لە ڕێگەی عێراقەوە دەچێتە ناو سووریا هەم هێزەکانی میلیشیەکانی عێراق لە ڕێی ئەرزەوە دەستنە سووریا هەم لۆجستی پێشکەش بە حکوومەتی سووریا دەکرێت لەبەر ئەوە بێگومان بەشێکی ئەو ململانەی تائیفیەیە لەسەر ئەو ناوچەیە. بەڕای جەنابە ئەگەر هاتوو ئەنکەرە سوور بوو لەسەر هەڵوێستەکانی خۆی و بەغداش بە هەمان شێوە پێداگیری کرد لەسەر هەڵوێستەکانی خۆی ئەو شەڕە چاوەڕوانکراوە لە نێوان بەغدا و ئەنکەرەدا ڕوودەدا وەکو کاربەدەستانی عێراق هەڕەشاکەن؟ نا بێگومان شەڕ لە نێوان دوو لایەندا ڕوودەدات کە توانای شەڕیان هەبێ عێراق خۆی توانای شەڕی نییە لە ڕاستیدا عێراق خۆی ناتوانێت بەرامبەر بە هێزی داعش لە ناوچەیەکی بچووک لە سەرەتادا یا ئێستاش ناتوانێت شارێکە ناوچەیەک بەبێ یارمەتی ئەمریکا یا هێزە هاوپەیمانەکان یا کۆنتترۆل بکاتەوە لەبەرەوە عێراق لە ئاستی شەڕکردن لەگەڵ تورکیادا نییە و لەبەرەوە ناگاتە ئاستی شەڕکردن و عێراق لە کۆتاییدا ناچار دەبێت بە ئەمری واقع ڕازی بێت. کاگرەبین یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە بۆ خۆت دەزانی ینی هێزی پێشمەرگە بەشدار دەبێت لەم شەڕەی ئازادکردنی مووسڵدا پرسیارەکە لەوەدایە کورد لە بەرامبەر بەچی بەشدار دەبێت چ متمانەیەکەیە کورد لەو ناوچانەدا بمێننەوە؟ لە ڕاستیدا بەشداربوونی کورد مەسەلەیەکی پێویستە بۆ چۆنی خۆم چونکە مووسڵ عمقی جوگرافیە عمقی سیاسی و جوگرافیە لە هەرێمی کوردستان و پێشمەرگە دەبێت بەشدار بێ ئەگەر هیچ گرنتی و زماناتی شیوەر نەگرت بێ
وەکو ئەرکێکی ئەخلاقی و ئینسانی دەبێت ئێمە بتوانین ناوچەی دەشتی نینەوە بپارێزین کە کۆمەڵێک لە پێک هاتەنەتەوەی و ئاینیەکە و تائیفیەکانی تری تێدایە دەبێت ئێمە بتوانین ئەو هێلە سەرەکی شنگال جارێکی دیکە بپارێزینەوە لەبەرەوە لە لای من ئیلتیزامێکی ئەخلاقیە پێش ئەوەی دەستکەوتی سیاسی لەسەرەوە بێت. کاگرەبین زۆر سپاسە دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت. سپاسان دەکەم سەرکەوتوبن کاکە بەڵێن.